ئامادەکاریانەی کە لە سنووری پارێزگای هەولێر کراوە بۆ ئەوەی هەم کەشێکی لەبار بۆ قوتابیان دروست بکرێ، هەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و پەروەردەکانی هەر حەف پەروەردەی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر چاودێری بەڕێوەچوونی ئەزمونەکان بکەن. ئەم ساڵ تەواوی قوتابیان بەسەر 669 هۆڵ دابەشکراون لە سنووری هەر حەف پەروەردە وە کۆی گشتی قوتابیانی بەشدار بە هەموو بەشەکانی وێژەی و زانستی و پیشەیی 38609 قوتابی تێدا بەشداری دەکەن لە ئەزمونەکان. بە پشتیوانی خوای گەورە تەواوی پرۆسەکە هیوادارین بە سەرکەوتووی بەڕێوە بچی، چاودێری تەواوی بکرێ و هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستیشی کردووە بۆ سەرخستنی پرۆسەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە و هەروەها هەر حەفت پەروەردەی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە لەگەڵ هەموو یەکە کارژێڕیەکان لە چاودێریکردن لە جێبەجێکردنی پێداویستیەکان